شتی لێکۆڵینەوە ئەکەین هەموو کاتێک هەندێک لەو خەڵکانە لەوانەیە لەبەر دڵسۆزیان بێ هەندێکی واش هەیە لەوانەیە لە داخی دڵیان کە هێزە ئەمریکانمان سەر کەوت بەسەر داعش لە ڕۆژێکدا لە فەرەنسا بە 5 کەسەوە توانیان 143 کەس بکوژن و دوانیشیان دەرباز بوون ئێمە توانیمان ئێستا 93 لاشەی تێرۆریست لە توبعەدلی کەوتون بەدەست هێزە ئەمریکانی ئێمەوە لەبەر ئەوە ئەو کەسانی کە لە پشتی مێزەوە و لە شوێنی ترەوە دانیشتن و قسەی گەورە ئەکەن ئەوەندە گوێیان مەدەرێ پشتیوانی هێزە ئەمریکانی خۆتان بکەن پشتیوانی پێشمەرگەتان بکەن ئەمە لە هەمووی گرنگترە و ئەگەر گوێ لەوانە بگری ئەبێ خەریکی هیچ نەبی هەر خەریکی وەڵامدانەوە بی من جارێکی تریش پێیان ئەڵێم هەندێک لەوانەیە داخی دڵیان بێت یاخود تەماشاکەی هیتر هەیە ئەڵێ وەڵا هێزی تر هاتووە لە دەرەوەی عێراقیشەوە کە بەشداری لەمە کردووە طبعا ئێمە هەموو ئەزانین ئەمە درۆیە ئێمە ئەزانین ئەو هێزانی کەوا بەرامبەری داعش وەستان لەم هێرشەی ئەخیرا هێزی کەرکووکن پۆلیسە پێشمەرگەیە ئاساییشە دژە تێرۆرە بۆ جەماوەری خەڵکی کەرکووک کە لە هەمووی گرنگترە